بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕیاز کاکە مەحموود لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە یارمەتی هاوکارانم دێمەوە خزمەتتان و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە پرۆژەی خوێندنەوەی کتێب و بە خوێندنەوەکردنی کتێب لە هەرێمی کوردستان دەکەین. لە ماوەی ڕابردوودا سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان کە یەکێکە لەو ڕێکخراوە گرنگانەی کە خزمەتێکی بەرچاوی بە چین و توێژی لاوان کردووە، پرۆژەیەکیان هەبوو کە خوێندنەوەی کتێبی چۆن پاکیزەیی چاوم بپارێزم کە یەکێکە لە نووسینەکانی نووسەری گەورەی جیهانی محەممەد یوسف گۆڤەن. لەم کتێبەدا سنتەری پەرەپێدانی لاوان ویستویەتی یەکێک لە فەرامۆشکراوترین ئاداب و یاسا ئیسلامیەکان زیندوو بکاتەوە بە گەنجان و لاوانی کوردستانی بناسێنێتەوە کە ئەویش مەسەلەی پاراستنی چاو و نەزەر نەکردنە. یەکێکی دیکەش لەو ئامانجانەی کە پێدەچێت لە پێشت ئەم پرۆژەیەوە دەهبێ بێ و کەم پاش لەگەڵ میوانەکەمدا ئاماژەی پێ دەکەم بە زیندووکردنەوە یا ئاشتکردنەوە و بە کەلتورکردنەوەی خوێندنەوە بووە لە لای چین و توێژی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستان. یەکێکی دیکەش لەو ئامانجانە بەخشین و پێشکەشکردنی کۆمەڵی خەڵاتی گرانبەها بووە لە ئەنجامی تاقیکردنەوە و سەرکەوتنی بەشداربوانی پرۆژەکە کە یەکێک لە دەستکەوتەکان یا یەکێک لەو خەڵاتانە گەشتی پیرۆزی عمرێ و چەندین خەڵاتی دیکە کە پێشکەشی بەشداربوان و ئەنجامدەرانی تاقیکردنەوەکە کراوە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی ئەم کتێبە دەکەین. هۆکاری دیاریکردن و دەستنیشانکردنی ئەم کتێبە لەلایەن سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستانەوە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا کتێبەکە تەنها پێک هاتووە لە کۆمەڵێ یاسا و ڕێنمایی و ئامۆژگاریکردن بۆ لاوان کە ئەمە هیچ کاتێ سەرکەوتوو نەبووە و لاوانیش هیچ کاتێ پێی خۆش نەبووە کە بە چاوی وەعز و ئامۆژگاریەوە قسەی لەگەڵدا بکرێت، یان پشتبەستووە بە کۆمەڵێ یاسای زانستی و نمونەی بەرچاو و باڵاکەوە وا لە گەنجام بکە کە بەڕاستی ئیسلامی پیرۆز لە خۆڕا و لە هەوانتەوە نییەکەوە توانیوێتی ئەم یاسا جوانە بۆ شوێنکەوتەکانی دابنێ. لەگەڵ میوانەکان بەڕێز مامۆستا مەسعود سادی بەرپرسی پرۆژە و پلانەکان لە سنتەری پەرەپێدانی لاوان تاوتوێی ئەم پرسە دەکەین و پێکەوە قسە لەسەر گرنگی و کاریگەری و پرۆژەکانی دیکەی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان دەکەین. مامۆستا مەسعود زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. چۆنە کە سنتەری پەرەپێدانی لاوان وەکو گەنجینەیەک وەکو خەزێنەیەکی دەوڵەمەند بیری لەوە کردوتەوە کە کتێب یەکێک بێ لە کارنامە و پرۆژە و پلانەکانی. سەرتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە دەستخۆشتان لێکەین. معلومی جەنابتانە طبعا وەکو عەرەب بەڵێ کتێب غەنیون عن التعریف، ناکرێت جارێکی ترێ مەدانیشنەوە پێناسەی کتێب بکەین کە کتێب چەندێ هاوڕێیەکی باشە و چەندێ بۆ جۆرەیە. لەگەڵ ئەوەشا کە کتێب غەنیون عن التعریفە، بەڵام بەداخەوە سەیرێکی ئەمڕۆ لەناو وڵاتی ئێمەیە بە گەنج و بە هەموو تەمەنەکانەوە خەریکە خوێندنەوە فەرامۆشەکرێ. هەموو شتێکمان بووەتە شاشەکانی تەلەڤیزیۆن و شاشەی کۆمپیوتەر و مۆبایلەکانمان. جا ئێمە هاتین لەم سۆنگەیەوە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە بەرامبەر بە خوا پاشان بە میلەتەکەمان کە بین چی بکەین جارێکی تر کتێب بخێنەوە بەرچاوی خەڵک، ئەم جارە بە هاندانەوە چکە خۆتەزانی معلومی هەموو لایەکە هەر شتێکە خەڵات و هاندانێکی لەگەڵا بێ باشتر ئەو کەسە ئەچێ بەدەمیەوە وەکو شتێک هەروابی خێتە بەردەسی و بە شێوەیەکی هەرزان و بەلاش. جا بۆیە ئێمە بیرمان لەمە کردەوە بۆی بە کاریگەری کتێب بخێنەوە بەردەسی خەڵک خۆی ڕاکە بەدوایە، خەڵک خۆی بەدوایە بگەڕێ، خۆی شەو نخوێنی بکە بە دیاریەوە. ئێمە هاتین چۆن ئەگەر بە زمانێکی نوعێکی تر بڵێم هاتین ئەم فێڵەمان کرد کە بەو شێوەیە وا بکەین خەڵک خۆی ڕاکە بەدوای کتێبە مەناعەتی نوێ دانیشە بە دیاریەوە شەو نخوێنی بکە. ئەلحەمدولە هەستیشەکەین سەرکەوتنمان بەدەستێناوە لەو بوارەیە. زۆر باشە مامۆستا مەسعود، بۆچی لە نێو هەزارەها سەرچاوە و ناونیشانی کتێبدا ئەم کتێبە لەلایەن سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستانەوە دەستنیشان کرا و دیاری کرا بۆەوەی کە خوێندنەوەی بۆ بکرێت و خەڵک پێی ئاشنا بێ؟ وەکو جەنابەت فەرموود ئەو کتێبەی بەردەست و بەردەستی ئەو خوێنەرە بەڕێزانە کە ئێمە هەڵمان بژاردووە لەناو ئەو هەزارەها کتێبەیە، کتێبی نووسەری بەناوبانگ محەممەد یوسف گۆڤەنە کە جێی خۆیەتی لێرەوە دەستخۆشی ئەو خەڵکانە بکەم کە ئەو کتێبانە وەرەگەڕنە سەر زمانی کوردی و بڵاویانەکەنەوە کە دەستگای عیرفانە با بڵین هەڵەسێ بە چاپ و بڵاوکردنەوەی ئەو جۆرە کتێبانە. جارێکی تر دوعای خێریان بۆ بکەین و دەستخۆشیان لێکەین. ئەوەی ڕاستی بێ هەستکردنمان بەوەی کە ئەم کتێبە کە خۆمان خوێنمانەوە ئینجا زانیمان چەندێک پێویستە. لە ئەنجامی ئەوی کە خۆمان کتێبەکەمان خوێنەوە هەستمان کرد کە ئەم کتێبە کە چۆن خۆتان بەرچاوڕوونیەکی باشتانە بەدڵنیایەوە کە کتێبەکەمان بینی حیفمان لێ هات بە گوناحمان لێ هات کە خەڵکێکی تریش سوودمەند نەبێت لەم کتێبە. وەکو جەنابەت فەرموود خەڵکیش ئەمڕۆ
زۆر بە دوای خوێنەوەیان ناچێت زۆر بە دوای کتێب ئەویان ناچێت بۆی هۆکاریترەوە بەڵام ئمە هاتین بیرمان لەمە کردەوە چۆن وا بکەین ئەم کتێبە ناوازەیە ئەم کتێبە چاکە خەڵکێک بیخوێنێتەوە هاتین ئەم با بڵێن میکانیزمەمان بەکارهێنا کە سوپاس بۆ خۆی گەورە خۆشبەختانە هەستەکەن خەڵکێکی باش بەدەمیەوە هاتووە و خەڵکێکی باش خوێنوێتەوە. نووسەرەکەی کێ پێم خۆشە ئاماژێ بە کەسایەتی و پاشخانی فکری و معریفی نووسەرەکەی بکەیت. تاوان نووسەرەکەی محەممەد یوسف گۆڤەنە پیاوێکی تورکە ئەم پیاوە با بڵین پیاوێکی بەمانای کەلیمە خوێنەوار و ڕۆشنبیرە پیاوێکە تەنها وەکو جەنابەت فەرموود نەهاتووە لە شێوەی وەعزە ئەم کتێبە بنووسێتەوە چونکە ئەمە وەکو وەعز پەکمان نەکەوتووە هیچ کەسێکی مسلمان با بڵێن هیچ مرۆڤی هیچ تاکێک لەسەر ڕووی زەویان لە وەعز پەکی نەکەوتووە بەڵام ئەم هاتووە سەرڕای ئەوەی لایەنە مسلمانانەکەی لایەنە ئیسلامیانەکەی باسەکە لە کتێبەکەیدا هەروەها هاتووە وەکو کەسێکی شارەزا لە بوارە زانستیەکەیە ئەو خاڵە لاوازانە ڕوونەکاتەوە کە ڕوانینە حرامەکان ڕوانینە با بڵین ناڕەواکان چی دروست ئەکا هەروها ئەو نەڕوانینانە تاڵ ڕوانینەکە چی دروستەکە ئەی نەڕوانین چی دروستەکە هاتووە لە هەموو لایەکە ئەمەی ڕوون کردوێتەوە کە خۆشبەختانە خۆی کەسێکی با بڵین زۆر بەتوانایە لەو بوارەیە لە بواری نووسینەکەیە کە توانیوێتی خاڵە لاوازەکان و خاڵە بەهێزەکان نەک هەر بە بەڵگەی قورئان و ئایەت و فەرموود و ئەم جۆرەشتانە تەنانەت بەڵگەی توێژەرە ئەمریکیەکانیشی هێناوە کە ئەمە تا چەندێ بۆ نمونە ڕوانینە حرامەکان لە تاکێکی لە گەنجێکی ئەمریکی لە گەنجێکی ڕووسی لە گەنجێکی سینی یابانی اینجا گەنجێکی مسلمان وەکو یەک کارەکە واتە یعنی من لێرەوە حەزەکەم ئاماژە بە شتێ بم ئەم کتێبە تەنها بۆ ئەوانە نییە کە نوێژەکەن و مسلمان من ئەو جۆرەشتانە دڵنیام ئەم نەخۆشی و دەردە هەموو تاکێکی گرتووەتەوە بە گەنج و گەورەتریش لە گەنجەوە با بڵین مەمە بەسم لە ڕووی تەمەنەوە وا باشە هەموو کەسێک بیخوێنێتەوە چونکە ئەمڕۆ ئەو قەیرانی کە ڕووی کردوەتە خەڵک ئەویش قەیرانی لەگەڵ ڕێزما تاوانە ئێرەش کەناڵێکی ڕاگەیاندنە من ئەم قسەیەکەم ئەتەتوانین نای بنین قەیرانی ڕاگەیاندن بە هەموو جۆرەکانیەوە بە تایبەتی بینراوەکان مەبەستمان لە تەلەڤیزیۆنەکان و سایت و پەیج و کەناڵەکانە تاکو خەڵک بتوانێت سنوورێک دابنێ بۆ خۆی مانای ئەوە نیە ئیتر قەتعی عەلاقە بکە لەگەڵ ئیعلام و پەیج و سایت و کەناڵەکانە سنوورێک دابنێ بۆ خۆی خۆی ڕێخاتەوە جارێکی دژیانی خۆی و ماڵ و مناڵ یاخود خۆی و هاوڕەکانی ڕێک بکاتەوە چۆن سوود لە ڕاگەیاندنەکان وەربگرێت. زۆر باشە گرنگی ئەم کتێبە لە چیدایە؟ گرنگی ئەم کتێبە طبعا زۆری ئەوێ قسە لەسەر گرنگی ئەو کتێبە بکەین بەڕاستی چونکە تۆ ئەمڕۆ جیهان بەگشتی کەوتۆتە قەیرانێک یعنی کێشەیەکە ئەمڕۆ یعنی هەموو شتێک بە ئاسانی یەتە بەردەسی لە ڕووی ڕاگەیاندنەوە اینجا گرنگی ئەم کتێبە ئەوە ڕوون ئەکاتەوە چۆن ئێمە کاتێک کەناڵێکی ڕاگەیاندن لە ماڵەوە کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنمان بەدەسەوە یاخود سەتەلایتەکەمان بەدەسەوەیە یاخود مۆبایلەکەمان بەدەسەوەیە یاخود لاپتۆپێکمان لە بەردەسایە چۆن ئێمە بتوانین ئەو شتانی کە بۆیان ئەڕوانین چی بن بۆیان بڕوانین ئایا هەموو کەسە سەقافەتی ئەوەیە سەیری چ کەناڵێکەکە ئایا هەموو کەسێ بەشی ئەوە سەقافەتی هەیە سەیری چ درامایەکەکە مناڵەکانی سەیری چیەکەن مۆبایلێک یا بەدەست مناڵەکەی و بۆن لە ژوورێکدایە نێو خەتی ئەنتەرنێتی بۆ ڕاکێشاوە لەگەڵ ڕێزما تاوان وازانیت ئەمە هەموو پێشکەوتن و هەموو مافێکی مناڵی لەوەیە بچوو کردوەوە بیکاتە ژوورێک و مۆبایلێکی باتە دەست و خەتێکی ئەنتەرنێتی فری لەبەردە سادانێ بە هەوەسی خۆی داونلۆد بە هەوەسی خۆی کردنەوەی ڤیدیۆکان ئێمە حەزەکەین خەڵک ئەم کتێبە بخوێنێتەوە بۆی بزانێ ئایا ئەوە شتێکی ڕەوایەکا بۆ مناڵەکەیان ئەیکا بۆ خۆی و خێزانەکەی و دەوروبەرەکەی و هاوڕە دۆستەکانی یاخود بەپێی ئەم کتێبە کە بیخوێنێتەوە بتوانێت ئەمە کۆنتڕۆل کا سنوورێکی بۆ دانێ گرنگەکەی لەوەیە کە ژیان با بڵین کۆنتڕۆل بکرێت بینینەکانمان کۆنتڕۆل بکرێن چونکە هەموو شتێک یان با بڵین بەکراوەی سیرکردنی هەموو شتێک بەدڵنیایەوە سەرنجامی باشی نابێت. زۆر باش مامۆستا مەسعود هەمیشە نووسەرەکان هەوڵیانداوە شتی تیۆری و نەزەری لە کتێبەکانیاندا ئاماژە پێ بکەن ینی نووسینەکانمان زۆر جار خاڵین لە شتی عەمەلی و هەنگاوی پراکتیکەکردن ئەم کتێبە تا چەند وا لە گەنجان وا تاوە چەند وا لە خەڵک تا چەند وا لە خوێنەرەکەی دەکا کە لەگەڵ نەزەریات و فێرکردن و بیرخستنەوەشدا لایەنی عەمەلی بە پراکتیکەکردن و کۆڵێ هەنگاونان بۆ وازێنان لە نەزەر و لە پاراستنی چاو ئایا ئەم کتێبە ئەتوانین بڵێن ئەم جۆرە هەنگاوانە ئەم شتە عەمەلیەتیایە تەنها شتێکی نەزەری و خاڵیە لە بە عەمەلیکردن لەسەر خوێنەر کەوتووە لەسەر خوێنەر کەوتووە لە تاقیکردنەوە باشترین بەڵگەیە منی خوێنەر کاتێک ئەو کتێبە خوێنمەوە ئەگەر ئەو شتانی کە تایەتی دایناوە ئەو بەڵگانەی هێناوێتی لە بەڵگەی دینیەوە بۆ من و بۆ بەڵگە زانستیەکان و بەڵگەی تەنانەت توێژەرە ئەمریکیەکانیش ئەگەر بێت و من ئەوانە پراکتیکەکەم لە ژیانی خۆمە بەدڵنیاییەوە شتێکی بەرجەستە بەدی ئەەکەم لەو کتێبەیە سوودێکی بەرجەستە بەدی ئەەکەم بۆ خۆم کە ئەڵێم خۆم یعنی هەموو خوێنەرێکیش ئەگەر بیاوێت ئەتوانێت سوودێکی بەرجەستەوە لەو کتێبە ببینێ بەڕاستی لە ژیانیا پراکتیکەی هابوون منە پراکتیزەیکە و زائدەنیش بە خەڵکی تریشی بڵێ
یعنی ئەمەی کە ئەم خۆی کردوێتی بۆ خۆی سوودی لێبینیەوە تامان ئەمە وا فێرکراوین ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆش بۆ خەڵکی تریش پێمان خۆش بێ کاتێک کە من هاتوو ئەمەم لە ژیانی خۆمان بەرجەسە کرد هەستم بە گەورەی ئەو کتێب و گەورەی ئەو خاڵانی کە لەو کتێبە باسکراوە لە ژیانی منە ڕەنگیایەوە باش بوو بۆ کەسێکی تریش با بڵێن سوودی لێ نەبینێ جا بۆیە تۆی خوێنەر ئەگەر بتەوێ بخوێنیتەوە بەڵام مەبەستت بێ جێبەجێکی بەدڵنیاییەوە هەستی پێکەیت و گۆڕانکاری دروستەکە لەناو تۆیە ئامانج لە دیاریکردنی کتێبەکە چیە؟ ئایا ئێوە تەنها ویستوتانە خەڵکێک وا بکەنکەوە شوێنی ڕێنمایی و ئادابەکانی ئیسلامی بکەویان لە پەنای ئەمەشدا کۆمەڵی نیشانەی تر هەبوون ویستوتانە بیفێکن بۆ نمونەوەدەی کە من لە پێشکەش ئاماژەم پێکرد ویستوتانە جارێکی تر خوێنەر و کتێب بەیەکەوە ئاشنا بکەنەوە جارێکی تر بۆ منە کۆمەڵی خەڵک بەبێیانی بتانەوێت لە بەرامبەر ئەرکێکاکەیەوە پێدەن مافێکیشان پێ بدەن کە بریتێ لە کۆمەڵی خەڵات و دەستکەوت و دیاری بەدڵنیاییەوە تاوان سەرەتا بە لەوە دەست پێ بکەین کللتورکردنی خوێندنەوە ئەو جۆرەشتانە بەڕاستی وەکو ئەماژەم پێ سەرەتا یعنی ئەمڕۆ ئەوەی با بڵین مەحروم بێ ئەوەی بێناز بێ کتێبە کتێبخانەکانن با بڵێن لە قەرەباڵغی بێنازن نازیان نییە یان تۆ ئەچیتە سەیری کافەکانەکەی زۆر قەرەباڵغن سەیری ئەو شوێنانەکەی بۆ نمونە هۆڵەکانی یاریکردن و کە یاریکردن و با بڵێن وەرزشکردن شتێکی پێداویستێکی گرنگە ئەوە تا حەدێک بەڵام سەیری کافەکانەکەی سەیری ئەو شوێنانەکەی کە نێرگەلە و ئەو جۆرەشتە یاخود سەیری باڕەکانەکەی زۆر نازدارن زۆر قەرەباڵغن بەڵام بەداخەوە ئەوەی کە زۆر بێنازە کتێبخانەکانن وەکو ئاماژەم پێ سەرەتاوە جەنابیش لە پێشەکە فەرمووت بۆ ئێمە کتێبەکەمان ئەم کتێبەمان بەم شێوەیە هێناوە یاخود بۆ کتێبێک وا ئەکەین با هەر تەنها ئەو کتێبە نەڵێن بۆ کتێب وا ئەکەین چونکە بەڕاستی ئەوەی وەکو دیارە خەڵکی ئێمە تۆراوە لە کتێب تۆرانەکەی چییە لە کتێب بەدەست خۆی نییە لە هەر کەسێک ئەپرسی زۆر حەزەکە ڕۆشن بیر بێ زۆر حەزەکە بخوێنێتەوە زۆر حەزەکە وەشیار بێ کتێبیشی هەیە پارەشی لەبەر دەسایە بە ئاسانی کتێبیشی دەسەکەوێ بەڵام بۆ نایکە یعنی سەیرەکەی ڕاگەیاندن کەناڵەکانی ڕاگەیاندن هەروەها و سایت و پیج و ئەوانی کە با بڵین پەیوەندیان بە ئینتەرنێتەوە هەیە وای کردووە کە بەداخەوە ئەڵم خەڵک نایپەرژێتە سەر خوێندنەوەی کتێب ئەمەش چەندەها با بڵین ئەم میلەتی ئەمەی بەتایبەتی ئەگەر وەکو باسی میلەتی کورد بکەین گیرۆدەی کردووە هەموو سەرچاوێکی ڕۆشنبیری ئەمە یەکسانە بە شاشەکانی تەلەڤیزیۆن و شاشەی مۆبایل و لاپتۆپەکان بەڕاستی کە لە کاتێکە ئەوەی کە لە شاشەکانەوە پیشانە درێ ئەو کەناڵەی ساحەبی ئەو کەناڵە ساحەبی فکری ئەو کەناڵە ئەوەی کە لە مێشتی خۆیەتی و لە دڵی خۆیەتی بەڕاست و ناڕاستی و پیشانی خەڵکدا ناکرێن منی بینەریش هەموو سەرچاوێکی ڕۆشنبیری من ئەم شاشەی کەناڵە بێت بۆ نمونە هەرچێک ئەوتی بڵێم ڕاستە بچم لە مەجلیسانیش باسی کەم و کوێرانەش دیفاعی لێ بکەم ئەمە لەلایەک بۆ ئەوەی وا لە تاکی کورد بکەین وا لە گەنجی کورد بکەین هۆشیار بێتەوە لە سەدا سەد پشت و پەنای خۆڕۆشنبیرکردنی ئەو شاشەکانی تەلەڤیزیۆن نەبێت بێت سەرچاوەکان بخوێنێتەوە ئەو کتێبانە بخوێنێتەوە کە نووسراون ئەوانەی کە نووسراون بۆ نمونە ئەویش کوێرانە نەخوێنێتەوە جارێکی تر با سەیری پێشکێکی بکە بۆ نمونە سەیری ناوی نووسەرەکەی بکە سەیری پاشخان و باگراوندی فکری و فەلسەفی و سەقافی ئەم کەسە بکە کە کتێبەکە ئەنووسێ با لەگەڵ تۆشانە بێ بەڵام تۆ جارێک بیخوێنەرەوە ئەگەر ئیسیفادەت لێ کرد یاخود ئەگەر شتێکی خراپی تیا بوو خۆ بە زۆر نییە کەسێک بە زۆر ئەم خراپە بە تۆ جێبەجێ بکە جا بۆیە ئێمە ئەمانەوە لە ڕێگەی ئەمەوە ئامانجەکەمان ئەوە بوو هەم خەڵک ئاش پێێنەوە لەگەڵ خوێندنەوەیە کتێبخانەکان قەرەواڵ بکەینەوە خەڵک بگەڕێ بە دوای کتێبە ئەو پارەی بۆ نمونە سەرف ئەکرێت لە کڕێنیش کۆمەڵشتی لابەلای بێمانەی تافیها گەنجەکانمان بیان لە کتێبە خەرجیکەن بەڕاستی فەرزێکی خوایی فەرامۆشکراویش زیندوو بکەنەوە یعنی لە ئێستا کۆمەڵگە وای لێ هاتووە هەر هیچ سانسۆر و لەمپەرەی لە بەردەم چاویان نەماوە ینی بەڵێ ئەقونە لە تەلەڤیزیۆن لە جامیعە لە بازاڕ سەیر بەردەوام ئەمە بەش یەکەمی پرسیارەکەت بوو وەکو کتێب اینجا بینە سەر ئەوەی بۆ نمونە ئێمە ئامانجمان چی بوو وەکو تاکی مسڵمان تەبعاً ئەوە هەرکی یەکەممانە ئێمە ڕێنمایە ئیسلامیەکان لەناو خەڵکا بڵاو بکەینەوە بەڕاستی چونکە ئێمە ئامانجمان ئەوەیە خەڵکی ئێمە با بڵین بۆ فکر و فەلسەفە ڕەسەنەی ئیسلام پەروەردەکرێ کە بە درێژایی 1000 ساڵ زیاترە دەست و پەنجەی لەگەڵا نەرمەکە نەچێت فکرێک نزیکە 40-50 ساڵێکە 60-70 ساڵێکە هاتووەتە وڵاتی ئێمەوە وا بزانێ ئەوە هی ئەوە ئەمەش وای کردووە بۆ نمونە چواردەورەکەمان کە چواردەورێکی لەناو دووکانە ئەگەر بڵێن مسڵمان چواردەورەکەمان کە خەڵکێکی مسلمانە و دەوڵەتە مسلمانانەی بەسەرمانەوەن وایان کردووە بۆ نمونە خۆمان وامان کردووە لە خۆمان بە تەرویجدان و ڕەواجدان بۆ فەلسەفانەی کە لە شوێنانی ترەوە بۆمان هاتوون لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردووە ئەگەر کاتەکەش زیاتر بکەن بڵین 100 ساڵ زیاتر وای کردووە بۆ نمونە لەلایەک تورکیا بە کافرمان ئەزانێ لەلایەک عێراق حکوومەتی بەعز بە کافری ئەزانین سوورەتی ئەنفالی بەسەرا جێبەجێ کردین لەولا ئەردۆغان بۆ نمونە سوورەتی فەتحمان بەسەرا جێبەجێیەکا بەڕاستی ئەمە هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە ئێمە خۆمان خاوەنی فکر و فەلسەفە و سەقافەتی خۆمانین خاوەن کلتور و خاوەن شارستانیەت بووین
وەکو یەکێک لە نەتەوە مسلمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئێستا بۆی دوورکەوتنەوەمان بۆی دوورکەوتنەوەی تاکی کورد بۆی دوورکەوتنەوەی گەنجی کورد لەم فەلسەفەیە لەم فکرە لەم سەقافەتە کە ئەتوانێت خۆی پێتۆکمە بکە یعنی بەڕاستی هاتین لەو سۆنگەیەوە لە سۆنگەی ئەو هەستە بەرپرسیارێتە گەورەیە کە لەسەر شانمانە کە بیگەێنین کە جێبەجێکەین ئەوەیە ئێمە ئەم کتێبە بخێنە بەردەستی خەڵک بەگوێی ڕێنمایەکانی بکە ڕێنمایەکانی ئەم کتێبە بە تۆ ئەڵەیە تۆ تاکێکی ئەبێ لەبەر خوا ئاگاد لە چاوت بێ خۆت بپارێزی چونکە ئەم خۆپاراستنە تەنها بۆ ئەوە نیە بەهشتی بەدەستخی بە دڵنیاییەوە لە دنیاشا سەرکەوتوتەکە بە بەڵگە زانستیەکانی تۆژەرە ئەمریکیەکان کە لەو کتێبەیان نووسراوە زۆر باشە ببوورە داوای لێبوونەکەم تامان باسی ئەوشت فەرموو وەڵام نەدایتەوە باسی ئەوشت فەرموو کە خەڵاتەکان و بۆ نمونە چۆنێتی ئەوە بەدڵنیاییەوە ئێمە هاتوین بۆ ئەوەی با بڵێن کەسێک کە دەرەچێت لە تاقیکردنەوەی ئەم کتێبەیە یەکەمەکان یا با بڵێن یەکەم و دووەم جەنابەت فەرمووت یەک خەڵاتی گەشتی عومرە بەڵام ئێمە ئەڵێن دوو کە جێی خۆیەتی لێرەوە بەسپاسەوە زۆر سپاسی بەڕێز مامۆستا حاجی یوسف بکەین حاجی یوسف محەممەد کە خاوەنی کۆمپانیای نەسیم ڕەوضەیە بۆ حەج و عومرە کە خەڵاتەکانی بۆ دابین کردین زۆر سپاسیکەین چەند خەڵاتێکی تریش ئەجمعین ان شاء الله چەند خەڵاتێکی تریش ان شاء الله ئەدرێ بە سەرکەوتوەکان کە لەم پرۆژەیە ان شاء الله تعالی سەرکەوتووە بن. زۆر باشە ئاستی بەدەمەوە هاتن و پێشوازیکردنی کتێبەکە لەلایەن چین و توێژەکانی کۆمەڵگەوە چۆنی بوو من پاشتر باز لە ڕێژەی بەشداربووانەکەم کە چەند کەس بۆ منە کتێبەکان خوێندێتەوە ئامادەی تاقیکردنەوەکەم بەڵام وەکو شێوەیەکی گشتی چەند کەس حەزی بە پرۆژەکە بوو چەند کەس پێشوازی لێکرد چەند کەس بەدەمیەوە هات. طبعا بەداخەوە ئەمڕۆ ئێمە کەوتونەتە وڵاتێکەوە کەوتونەتە بارودۆخێکەوە کە قەیرانستانە باوا بڵین قەیران لەسەر قەیران ئەمە شوای کردووە بۆ نمونە هەموو خەڵک ئەوەی سەرقاڵی سیرکردنی تەلەڤیزیۆنە بۆ بینینی چارەسەری قەیرانەکان بۆ بیستنی هەواڵی چارەسەری قەیرانەکان نایپەرژێتە سەر شتیتر بەڕاستی ئەمە یەکەم جار کە پرۆژەکەمان ئیعلان کرد لەم کەناڵی بەڕێستانەوە بۆ نمونە لەوە ئەترساین خەڵک نایپەرژێتە سەر ئەوەی چاوەڕێ بکە کە گوێ لەم ڕکلامە بگرێ ئەگەریش گوێی لە ڕکلامی ئەم کتێبە گرت تااقەتی نەبێ بیخوێنێتەوە ئەوەنەی ئەو مەژهوڵە بەوەی کەی موچە ئەدرێت و کێشەی کەرکووک چیلێت و بۆ نمونە عفرین چیلێت و چیلێت کە هەرچەنە قەزەی عفرینیش تازە هاتووەتە سەری نان پەرژێتە سەر ئەمە بەڵام سوپاس بخوا ئێمە چاوەڕێ ئەوەمان نەکرد بەڕاستی بە دەماوەتنێکی زۆر باشی هەبوو. زۆر باشە ئەی ڕێژەی بەشدار بووم با باز لەوە بکەین زانین چەند کەس کتێبەکەی وەرگرتووە چەند کەس بەشداری تاقیکردنەوەکان دەکات. طبعا پرۆژەکە لە ئەسا تا سەری کوردستانە مەبەستمان کە ئاڵین کوردستان مەبەستمان لە باشووری کوردستانە طبعا لە دوهۆکەوە هەتاکو و کەرکووک بڵین مادام لەسەر ئاسی کوردستانە بەدڵنیایەوە بەشداربووانمان سوپاس بخوا باشن یعنی هەرچەنە لە ئاسی تموحی ئێمەیانین بەڵام نزیکەی 1000 کەس ناویان نووسی و 1000 کەس بە دوای کتێبەکەیە گەڕاون ئێستاش خەڵکێک هەیە بۆ نمونە پەیوەندیمان پێوەکە یعنی چەندین کەسیش پەیوەندیمان پێوەکڵین بەداخەوە فریان ناکەوێت ئەگەرەوەنا زۆر لەوە زیاتر بوو کە ئێستا کە خۆمان چاوەڕێمان کردو کە ئێستاش ناوی نووسیەوە ئێمە چاوەڕێکین بۆ نمونە ئەم بەڕێزانی کە ناویان نووسیەوە سەرجەمیان بەشداری تاقیکردنەوەکان بکەن بەڵام جاری واشەیە ئەو کەسە با بڵێن کە ناوی نووسیەوە ئێوە بەشداری تاقیکردنەوە بکە بەدەست خۆی نیە ڕووداوێکە حاڵەتێکە هێتە پێشەوە لەوە ناچێت بتوانێت بەشدار بێت بەڵام ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ هەموو ئەو بەڕێزانی کە ناویان نووسیەوە داوای لێبوردنیش لەوانەیەکین لێرەوە کە داوایان کردووە ناویان بنووسینیان بۆی دەستنەکەوتنی کتێبەوە کە ئەزمەیەکی دروست کردووە بە دوواداگەڕان بۆ ئەم کتێبە یاخود بۆی ئەوەی کە کاتی تاوا بووە ئێمە جێخۆیەتی لێرە ئاماژەیەکی پێبین کە سبەینێکە کاتە سید و آخر ڕۆژە یەکەم ڕۆژی ئیمتیحانە با بڵین کاتژمێر نوێی بەیانی لەو شوێنانەی کە ئۆفیسمانێ لە ئۆفیسە فەرعیەکانمان و زائیدەن شاری سلێمانی ئینشاءالله تاقیکردنەوەی تیاکرێت. زۆر باشە وا هەستەکەم ینی هەر خوێنەرێک خۆی سەربەز بۆ لەوەی کە بچێت کتێبەکە بۆ خۆی پەیدا بکە واتە ئەمەرکە لەسەر شانی سەنتەری پەروەردانی لاوان نەبووە نەخێر بۆچی؟ طبعا ئێمە توانامان دیاری کراوە بەڵام کاتێککە تۆ کتێبێک ئەگە دوو لە بازارە سیارەکەی 3000 بێتەوە بە 2000 بیدێتەوە بە خوێنەرەکە بۆچی سنتەری پەروەردانی لاوان وەکو یەکێکی دیکە لە چالاکەکانی خۆی نەیتوانی بە پارێ و بەشداربووانە کتێبەکە سەر لە نوێ چاپ بکاتەوە هەم مۆرک و مۆری سنتەری پەروەردانیشی لێدا هەم لەوەی ئاسانتریش بووە هەم بۆ ئێوە هەم بۆ خوێنەریش زۆر هەوڵماندا بۆ شێوەیە بێت بەڵام وەکو ئاماژەمان پێ ئەمە خۆمان کەسێکی توانامان خراوەکەمان ڕێکخراوێکی خۆبەخشیە با بڵین لە ڕووی داراییەوە ئەو دەسەڵات و توانایەمان نییە بەو شێوەیە بکەین ئەوەشی ئەمێنێتەوە سەر ئەوەی بۆ نمونە کتێبەکە لە جاتی ئەوەی بە 3000 سیعرەکەی چۆنە تاکە ئەضعف الئیمان ئەوەی بە ئێمە کراتچوین لەگەڵ ئەو بەڕێزانی کە کتێبەکە چاپەکەن قسەمان کرد وتمان بکرێت بە نرخێکی هەرزانتر ئەوانیش خواپاداشتیان باتەوە هاوکار بوون کە با بڵێن قازانج نەویست بوون قازانجیان نەویست هەتا بەس تەنها ئەوەی کە کتێبەکە چەندی تێچێ بۆ پارێ بیگەێنەوە دەستی ئەوەی کە با بڵین
پێیان کراوە ئەوانیش ئەوەی کە پێیان کراوە ئەوە ناوەکو خۆمان و سنتەری پەرەپێدانی لاوان توانای ئەوەمان نەبوو لە ڕۆی داراییەکەەوە بۆیە نەمانتوانی ئەوە بکەین خوێنەری بەڕێز یاخود بەشداری بەڕێزمان سەرپش کرد کە خۆی چۆن کتێبەکە پەیدا ئاکات زۆر باش شێوازی ببوورە بۆ ئەوی بەشداربووان باڵەش لێمان تێنەگەن چەند کتێبێک بۆ نمونە دەستگاکە توانی کە بە زمانی بازاری خۆمان ئەوترێ مای خۆی چەند کتێبێک توانیان بە مای خۆی بگەێنە دەستی خوێنەران ئەوەنە لە شوێنەکانی تر کتێبەکە بۆ سیعرە بۆ کە ئەو کەسی کە لە کتێبخانەکە یا تاوانەویش ئەبێ شتێکی لەسەردانێت بۆ نرخدراوەتەوە بە خەڵک زۆر باشە شێوازی تاقیکردنەوەکە چۆن نییە شێوازی تاقیکردنەوەکە هەوڵمانداوە زۆر ستاندارد بێ تاوان پرسیارەکانمان هەڵبژاردنە وەڵامەکانیان یا پەڕێ سۆمامان بەکاری هێناوە دیجنەی تاقیکردنەوەمان دروست کردووە کە با بڵین خۆمانی تیانین جا بەرگە پرسیارەکانمان لۆگ ئەکرێ یعنی ناوی بەشدار بۆ کە ئەینووسێت لۆگ ئەکرێ جا لجنەیەک ئەی پشکنێ با بڵێن تەصحیحیەکە بە عەرەبیەکەی لجنەیەکیش وردکاریەکە هەر بە عەرەبیەکەی تەدقیقیەکەن دواتر ئەنجامەکان ڕاگەیەندرێت زۆر باشە ئەنجامەکان چۆنی ئەبن تاقیکردنەوەکان بۆونەکێر لێژنەی پێداچوونەوە تەصحیحکردن دانراوە وەکو عەرزمکردن بەڵێ ئەوانەمان ئامادە کردوون پرسیارەکان ئامادە کراون لجنەی تەصحیح پشکنین با بڵین ئەوەش ئامادەیە ئەوان کە خۆمانی تیانین لجنەی تەصحیح با بڵین ئەی پشکنێ دواتر لجنەی وردکار پیاچێتەوە ئەوان نەتیجەکان بە ئێمە ئەڵێنەوە ئێمەش ڕایەگەێنین ڕێژەی نێرومێ لە بەشداریکردنیدا چۆنی بووە ئەتوانین بڵێن خوشکان زیاتر بەشدار بوون یا برایان ئەتوانین بڵێن وەکو یەکە ئەتوانین بڵێن وەکو یەکە وەکو ئاماژەشم پێ ئێمە لە دهۆکەوە یا لە ئاکرێەوە خەڵکێک بەشداری کردووە هەتا کەرکووک ئەین چۆنەڵی سپاس بخوا بەشدار بوونەکە هاوشەوی یەکترە تقریبا بەڵێ ئەم پرۆژەیە چه پرۆژەیەکە پرۆژەیەکی وەرزانەیە ساڵانەیە ئەم هەرەمە هەر شتێک بوو بە خەیاڵدا هات و کرایە بەرنامە و پلانی بۆ دانرا و ئەوە ئێستا بەمە گەشتووە توانین بڵێن بەڵێنی ئەوە بدە بە ئەندامان یا بە بینەران و بیسەران بدەین کە وەرزانە ساڵانە سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان لەم جۆرە پرۆژە و بەرهەمانەی دەبێت بەدڵنەوە تاوان ئەمە یەکەم پرۆژەمان نەبوو بەم شێوەیە پرۆژی ترمان هەبوو بەڵام بەم شێوەیە نەبوون ساڵی پار ڕەمەزانی ڕابردوو دیسان کتێبێکی تر بەڵام بۆم شێوەیە ئەم ڕەمەزانی کە ڕۆیشت نەمانتوانین بەم شێوەیە قەرەباڵغی لەسەر دروست بکەین کاتی ڕێکلامەکەی کەم بوو بەڵام خۆشبەختانە ئەم کتێبە بەهۆی ئەوەی کە کاتێکی چاکمان لەبەردەسا بوو خەڵاتی چاکی بۆ دابین کرا خوا پاداشتیان باتەوە وای کرد بۆ نمونە خەڵکێکی زۆر تامەزرۆی بێت و ئەتوانین بڵێن پەلاماری بات بێتە پێشەوە و بەشدار بێت بەڵێنی ژین خی گەورە پشتیوانمان بێت خەڵکی ئەهلی خێر ئەوەی کە حەز ئەکا گەنجەکانی وڵاتەکەی بەلا ڕێیان نەڕۆن ئەوەی حەزەکە بۆ نمونە گەنجی وڵاتەکەی با بڵین گەنجێکی چارە ڕەش نەبێ لە ماڵەکەی خۆیان تووشی هەزارەها کێشە و دەردیسەری نەبێ بڕوا بکە کاک ڕاز ئەگەر شتێکت بۆ باسکەم یعنی ئەو کتێبە چارەسەر ئەبێ بۆ زۆرێک لە گەنجانی وڵاتی ئێمە من ئەناسم گەنج هەیە لە قۆناغەکانی سەرەتایی خوێندنیا ئەم کەسە یەکەم بووە لەسەر ئاستی مەکتەبەکەی بەڵام ئێستا دوای ئەوەی کە تۆزێک گەورە ئەبێت و ئەگاتە قۆناغی ئامادەی و مۆبایلێکی ئەدرێ بەدەستەوە و خەتی ئەنتەرنێتی بۆ ڕاکێشرێ وای لێ هاتوو ئێستا 3 ساڵ ناتوانێت پۆلێک ببڕێ هۆکارەکەی نوێژش ناکە بالموناسەبە بەیەمان وا نەزانین ئەمە تەنها بۆ کەسێکە ئەبێ ئەهلی دین بێت و مسڵمان بێت و ئەو گەنجەی پێت ئەڵێم نوێژش ناکە بەڵام ئەم بابەتانە ویان لێ کردووە ئەم ڕاگەاندنان و مۆبایل و بینینی گرتە خراپەکان ویان لێ کردووە ئەستا لە خوێندنەکەیە بە 3 ساڵیش پۆلێکی بۆ نابڕێ لێرەوە پێشنیارەکەین ئێمە داواکەین ئەگەر خەڵکێک بە خەمی گەنجەکانی وڵاتەکەمانەوەیە بە خەمی مناڵەکانی خۆی و بە خەمی خزمەکانی و دەوروبەرەکەوێتی هاوکارمان بن بۆی ئێمە بتوانین بەردەوامین لەم پرۆژانەیە و دڵنیاشانەکەینەوە ئینشاءالله تعالی ئاخر پرۆژەمان نابێ کتێبی تریشان ئەخینە بەردەست و لە خزمەتیان نابێ دەکرێت بڵین پرۆژەی داهات و پلانی داهاتوتان چییە بێ ئەم کتێبی دەستنیشانکراوی داهاتوتان تا ئێستا با بڵین ئەم بەڕاستی ئەمە زۆر سەرقاڵی کردین ینی چۆنەڵی هەچی مێشک و بیرکردنەوەمان بوو لەوەیە بوو چۆن پرۆژەکە بەسەرکەوتی بگەین نێرە وەکو بەم شێوەیە گەورەیە طبعاً یەکەم پرۆژەمانە بەم گەورەیە بەڵام وەکو ئاماژەم پێ پێشتریش کتێبی ترمان کردووە بۆیە ئەمە زۆر سەرقاڵی کردین بیرمان کردووە تۆ کتێب بخێنەوە بەردەستی خوێنەر و بینەر بۆی بەشدار بن و پرۆژەی تر بکەینەوە بەڵام جارێ وەکو ناونیشانەکەی دیاریمان نەکردووە زۆر باشە باس لە خەڵاتەکان کرد کە یەکەم و دووەم بریتە لە گەشتی پیرۆزی عومرە خەڵاتەکانی دیکە چین و لە چی پێگاتن وە چه کەسێک دابینکەری خەڵاتەکانە خەڵاتەکان طبعاً ئێمە جارێ بۆ نمونە بەڵێنیان پێیاوین خەڵاتمان بۆ دابینکەن
ئەجااو کەسانش کە بەڵێنمان وەکو ئاماژەم پیاسەرەتا ئێمە خۆمان ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی خۆبەخشانەیە یعنی ئەوەی کە خەڵک نەمانداتێ بۆ نمونە بۆ کار و پرۆژەکانمان خێرخوازان نەماندنی خۆمان لەبەردەستمانانە ئێمەش بینا لەسەر ئەو بەڵێنانەی کە پێمان دراون کە پێشتریش ئەو بەڕێزانەی بەڵێنیان پێداین بەڵێنەکانیان بردووەتە سەر بۆ ئێمە ئەوێرین لێرەیە لە بەرچاوی بینەرانە باسی بەڵێنەکان بکەین و کە خەڵاتە شایستەکانمان بۆ دابینکەن بەڵێنیان پیاوین چەند خەڵاتێکی شایستەمان بۆ دابینکەن بەڵام جارێ دیاریمان نەکردوە جۆری خەڵاتەکان چی بن چ کاتێک ڕۆژی دەستنیشانتان کردو بۆ دیاریکردنی ئەنجامی تاقیکردنەوەکان و دەرچوونی پلەکان یەکەم و دووەم و سێم و خەڵاتەکان بەدڵنیایەوە سبەینێ ئینشاءالله لێرەشەوە بە بەشداربووانی بەڕێز ئاگایان لێمان بێ ئەوانی ئاگایان لێمانەوە بۆوانی تریش بڵێن کە ئاگایان لێ نییە ڕۆژی شەممەکە کاتە سبەینێ کاتژمێر 9 سەر لە بەیانی تاقیکردنەوە دەست پێکات لە چەمچەماڵ بۆ چەمچەماڵ و کەرکووک و دەوروبەری لە هەولێر بۆ هەولێر و دەوروبەری لە ڕانیە بۆ ڕانێ و دەوروبەری لە هەڵەبجەی شەهید بۆ هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجە هەورامان و شارەزور لە سلێمانیش بۆ سلێمانی و ئەو شوێنانی کێنەوە سەر سلێمانی تاقیکردنەوە دەست پێکات هۆڵ ئەو شوێنش کە تاقیکردنەوەکەی سلێمانی تێ ئەنجامە درێوەکو ئەو لەبەرەوەی خۆمان لە سلێمانین و ئاگادارین بۆیە ئەتوانم زانیاریە بم هۆڵی شازیارە لە سەر 30 مەتری هەواری تازە ئینشاءالله تەنیشتی مەطعم کریستاڵ خواردنگەی کریستاڵ لەوێ تاقیکردنەوەکە ئەنجام ئەدرێت کە بۆ ماوەی 2 ساعات و نیو 3 ساعاتە زۆر باشە کۆمنتێک هاتووە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە دیجیتال میدیای پەیامدانراوە کە بینەرانی خۆشەویستی دەتوان هەر سەرنج و تێبین و پرسیارێکیانە بێ ئاراستەی میوانەکەمی بکەن دەڵێ ئایا دەتوانم من بۆ منە لە ئێستادا کتێبەکە پەیدا بکەم و بەشداری تاقیکردنەوەکە بکەم هەر ئەو بەڕێزەنی لێرەوە سپاسی یەکەم دەستخۆشی لەکەم بۆ ئەو خەمەی و ئەو هەوڵی حەزەکە بەو شێوەیە بێت بەخۆی ئەڵێم ئەگەر ئەتوانێت ئەمڕۆ لەم شەو ڕۆژش نییە هەر ئەم شەوی کە لە بەردەسیایەتی کە سبێنێ تاقیکردنەوە هەیە ئەگەر ئەتوانێت نازانم چۆن خۆی وەکیل بێت ئەمە لە خزمەتیان ینی هیچ وەکۆڵێ پێشەوە ناو نووسرا بێ و کۆمەڵێ مەرجوو ڕێنمای ئەمە ئەم کۆمەڵی مەرجوو کەسێک پەیوەندی پێوە کردم بە هەر بەشدارویەک وەک ئەو بەڕێزە تاوان پێرە باسەکەم وتی پێشتر خۆم خوێنومەتەوە کەسێک هەبوو خۆی پێشتر باڵێن و کتێبەکەی خوێنەوەتەوە وتی ئامادەم لە خۆم ڕابینم بێمە پێشەوە بێم لە سلێمانیەوەتم فەرم ئەتوانی بیت ئەو بەڕێز ئەگەر لە سلێمانیە ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات دواتر ژمارە تەلەفۆنەکانمانی ئەینێ وەگەریش لە چەمچەماڵ یان لە ڕانیان لە هەڵەبجەی شەیدیان لە هەولێرە هەر ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات و ژمارە تەلەفۆنی ئەینێ و بڕوات تا چەند هەوڵتانداوە بۆ بەرفراوانکردنی یان بۆ نەزیادکردنی ئەم جۆرە لە چالاکی و بە کەلتورکردنەوەی خوێندنەوە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەدا هەماهەنگیتانە بێ بۆ منە لە ئێستادا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوی قوتابیانی کوردستان یان بۆ منە پەیوەندی ئیسلامی خوشکانی کوردستان کە حیزبێکی دیکە یا یەکگرتووی خوشکانی ئیسلامی تا چەند توانیدانە کە ئەمانە لە چوارچەوەی بازنەی ئیسلامیدا کار دەکەن بۆ ئەوەی هەر ئەندامی ئەوانیش بەشدار بن و فراوانتر بێ و خەڵکێکی زۆرتر بینەر و وەکڵە سوودمەند بێت لەم جۆرە پرۆژان تا چەند توانیتان کار لەگەڵ ئەوانیشدا بکەن و هەماهەنگیتان پێکەوە بێ تامان ئێمە هەماهەنگیمان هەیە بەیەکەوە لەگەڵ ئەو ڕێکخراو بەڕێزانەی کە جەنابەت فەرمووتن بەڵام لەم پرۆژەیە هەماهەنگیەکی وامان نییە با بڵین چونکە پرۆژەکە تایبەت بوو بە سەنتەری پەرەپێدانی لاوان بەڵام لە داهاتووە لەمڕۆوە دەرگای ئەمە کراوەیە ئەوانیش دەرگامان لێ بکەن و لە خزمەتیان ئەین ئەچین تاوتوی ئەو بابەتانە ئەکەین ئەم جۆرە پرۆژانە ئەکەین کە گەورەتریان کەین سەرتاسەری تریان بکەین شتی باشتر بێنە پێشەوە ئەم پرۆژەیەش وەکو ئاماژەم پێە من پێم باش نییە تەنها دایک و باوکێکی مسلمانی نوێشکەر بێن خەم لە مناڵەکانیان بخۆن بۆم کتێبەوە بۆم جۆرە پرۆژانە وەکو ئاماژەم پێە گەنجێک با نوێژیش نەکە با لەوانەیە دایک و باوکیشی نوێژ نەکەر بن خۆ بە نەتیجە ڕۆڵی ئەم وڵاتەیە باوە بخوێنێتەوە اینجا ئەزانێ سوودی ئەو کتێبە چییە زیانی ئەو شتانە چییە کە ئەو بەستە زمانی بەو شێوەیە سەرقاڵ کرد و ئیدمان بووە پێوەی کەوای کردووە لە خوێندن و لە ژیانی ڕۆژانەی خۆیدا چەند کەسێکی دواکەوتو و چەند کەسێکی ئەگەر بەم زمانە بازارێ بڵێن فاشل دەرەچێت زۆر باشە تا چەند سەنتەری پەرپێدانی لاوانی کوردستان ئەمە یەک هەوڵێکی وەکۆڵێ تەنها کتێبیە بۆ ناساندن و ئاشکردنەوەی خوێنەر و کتێب تا چەند هەوڵی داوە سەنتەری پەرپێدانی لاوان لە ئۆفیسی خۆی لە شوێنێکی گشتیە پێشانگای کتێب ناساندنەوەی کتێب بۆ منە ئاشکردنەوەی کتێب لە ڕێی پێشانگاوە ئاشکردنەوەی خوێنەر بە لە ڕێی پێشانگاوە بە کتێب ئەنجام بدات پێش قەیران ئێمە لە سەنتەری پەرپێدانی لاوان لە ئۆفیسی گشتی ئێمە پێشانگایەکمان کردەوە هەر شوێنێکیشمان دروست کردبوو ناومان نابوو هاواری خوێنەران بۆی خوێنەران هەر کەسێک کە ئارەزوی خوێندنەوەی هەیە بێ سەردانی ئۆفیسەکە ئۆفیسی گشتیمان بکالەوێ لەو هاواری خوێنەرانە بەڵام بەداخەوە دوایە هاتنی قەیران و تر سەرقاڵبوونی خەڵک بەشتیترەوە بە ناچاری ئێمەش کتێبخانەکە و پێشانگاکە و هەواری کە ناومان نابوو هەواری خوێنەران دامان خست
زۆر باشە پێشتر هەوڵمانداوە لەو بوارەیە. بەڵێ بەڕێستان وەکو بەرپرسی پرۆژە و پلان لە سنتەری پەرپێدانی لاوان لە داهاتوودام پێم خۆشە ئەم کۆتایی بەرنامەکەم باز لە پلان و پرۆژەکانی سنتەری پەرپێدانی لاوانی قسام بکەم لە ڕابردوودا چیتان کردووە کە جێگەی باسکردن بێ بۆ چینی توێژ و چین و توێژی لاوان و گەنجان لە هەرێمی کوردستان. ئێمە لە ڕابردوودا تەبعاً وەکو ئاماژەمان پیاوە لە بۆنەکانی ترا و لە چاوپێککەوتنەکانی ترا سنتەری پەرپێدانی لاوان سنتەرێکە بۆ لاوانی کورد. ئێمە زۆر ئەوەمان بەلاوە گرنگە کە ڕوە ڕاستەقینەکە ڕوە کللتوری و سەقافیە باگراوندە فکریەکەی ملەتی خۆمان ئاشکەینەوە لەگەڵیا بەڕاستی کەسایەتی و سەرکردە مسلمانەکانی خۆمان ئەوانەی کە ڕۆژە لە ڕۆژان لە کاتێکە کە خەڵک چراشی نەبووە بۆ نمونە تەکنۆلۆژیا زۆر دواکەوتو بووە لە ساڵانی ڕابردووە لە چەندین سەد ساڵی ڕابردووە خەڵکێکە بووە لە کوردستانی ئێمەیە کورد بووە دەسەڵاتی هەبووە کەسێکی ڕۆشنبیر بووە کەسێکی بابڵین خوێنەوار بووە هاتوین ئەمانە بابڵین لە ڕێگەی کۆمەڵێک لە ڤیسیڤالەکانەوە بۆ نمونە ڤیسیڤاڵی سەلاحەدینی ئەیوبی ڤیسیڤاڵی سعیدی نەورەسیز ڤیسیڤاڵی مەلای گەورەی کوێ و ڤیسیڤاڵی کاگ ئەحمەدی موفتیزادە وامان کردووە کە بابڵین تاکی کورد ئاشنا بکەین کە تۆ میلەتێکی دواکەوتوو نیت تۆ میلەتێکی دواکەوتونی تۆ خاوەنی ئەو ئەقڵانەی خاوەنی ئەو فکرانی خاوەنی ئەو مێشکانەی کە ڕۆژە لە ڕۆژان لە وڵاتەیە لەسەر ئەم خاکە نەک سوودیان تەنها بۆ خۆیان یاخود بۆ نەتەوەکەی خۆیان بگرێت چرایەک بوون هەموو جیهانیان ڕوونا کردوێتەوە مەبەسم جیهانی ئەو کاتاگەر بە نمونە سەلاحەدینی ئەیوبی وەرگرین یاخود بۆ نمونە ئەگەر بە سعیدی نەورەسی وەربگرین بۆ نمونە کە ئەمانە کتێبەکانیان و نووسینەکانیان بە چەندین زمان لە چەندین وڵاتە چەندین وڵاتی ڕزگار کردووە کە بۆ نمونە کەساتێک و سعیدی نەورەسی یعنی تورکیای لە سەردەمی ئەو تورکایی کە بانگ ئەکاتەوە بە تورکی ئەهێنێتەوە بۆ تورکیاک بۆ نمونە کە خەڵکەکەی بۆ شێوە جارێکی تر ئاشنا بێتەوە. زۆر باشە مامۆستا یەکێکی دیگە دەپرسێ لە کۆمەڵگەیەکدا کە هەموو فاکتەرەکان هەموو لایەنەکان زۆرینەی زۆریان هەوڵی بۆ منە سەرنج ڕاکێشانی گەنجەکان دەدەن بۆ منە گەنجی بە نێر و مێوە لە هەوڵی خۆڕازاندنەوە و خۆ نمایشکردن و خۆپیشانداندان هەر لە کچ و هەر لە کوڕ چۆن دەتوانین بۆ نمونە ئێمە پاکیزەی چاومان بپارێزین مەبەستی ئەوەیە کە تۆ لە کۆمەڵگەیەکدای جلوبەرگی هەم کچەکان کوڕەکان بە جۆرێوە کۆڵێ خۆیان ئارایش دەکەن خۆیان جوانەکەن خۆیان ئەڕازێنەوە خۆیان دەرەخەن چ مەجالێک دەمێنێتەوە پاراستنی پاکیزەی چاو خۆی کێشەکەەوە یەک شتە ئەگەر بێت و مێشک و فکری ئەم کەسە ئارایشکرا و پاکیزە و پاک بێ جوان کرابێ ڕازێنرا بێتەوە نایپەرژێتە سەر ئەوەی ئەبەو شێو خۆی پیشان بات ئەمەش هۆکارەکەی چیە بۆ ئەمەش چی بکەین ئێمە ئەبێ بین سەرەتا مێشک و ئاسی ڕۆشنبیری تاکەکانمان بەرزکەینەوە هۆشیاریان کەینەوە گەنجەکانمان بۆی ئەم گەنجە یعنی تەنها شتێک خۆی پێ پیشان با خۆی پێنمایشکە جوانەکەی و جلوبەرگەکەی نەبێت بەداخۆ بە ئەمڕۆ هۆکارەکە ئەوەیە بڵین کچێک یاخود کوڕێک کە بەو شێوەی خۆی ئەڕازێنێ یعنی هیچی پێنەماوە پیشانی دەوروبەرەکەی با کە ئەم خاوەنیەتی تەنها ماوەتەوە سەر جوانیەکەی سەر ڕوخسارەکەی ئەویش بە ئەنواع شێوەی پیشانیەیە کە لە پاشە ڕۆژیشدا یاخود لە داهاتووشدا هەم خۆی پێی ناسوودە ئەبێ هەم خەڵکی تریش بەهۆیەوە تووشی کێشە ئەبن. خەڵکێکی زۆر پەیوەندیان کردووە کە ئێمە بە هیچ شێوێ ئاگامان لە تاقیکردنەوەکە نەبووە کۆڵێ حەسرەتیەوە کێشن کە بۆچی ئاگایان لێ نەبووە و تا بەشدار بن و ئایا بۆچی ئەوە لە چ ڕێگەیەک توانیتان ڕیکلام بۆ ئەم پرۆژەیە بکەن و بۆچی خەڵکێکی وا هەیە لە ئێستا حەسرەتیەوە کێشێک کە بەشدار نەبووە و تازە کاتەکەشی لە کیس چووە. تاوان ئێمە بۆ ئەو بەڕێزانی کە حەسرەتە کێشن نانتوانێت بەشدار بن زۆر داوای لە بردنیان دەکەین توانای ئێمە هەر ئەوەنەیە بۆ ڕاگەاندن ئێمە ئەم کەناڵە بەڕێزە ڕیکلامی بۆ کردوین ڕیکلامەکەش ماوەیەکی زۆر سوپاسیانەکەین کە لەسەر شاشەی پەیام بۆ نمونە بڵاوە کرایەوە اینجا ئێمە ئەکاونتمان هەیە زیاد لە هەفتەیەکە بانگەشەمان کردووە و وتومانە کە ڕۆژی سێ و ئیمتیحانەکرێت تاقیکردنەوەکە ئەنجام ئەدرێ زائدن لە ڕێگەی ئۆفیسەکانیشمانەوە تاوان ئێمە ئەو ڕۆژەی کە یەکەم جار کە ڕیکلاممان کردووە بۆ بەرنامەکە ژمارە تەلەفۆنێکمان لەسەر شاشەی پەیام نووسیوە خەڵکێک لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنەوە ناوی نووسیوە لە سلێمانی و ئۆفیسەکانی تریشمان لە هەولێر و لە چەمچەماڵ و لە شوێنەکانی تر ئەو کەسانی کە ناویان نووسیوە ژمارەیان لەبەردەستی ئێمەیە بوون و ڕقم تەلەفۆنیانمان لەلا بووە هەمویان ئاگادار کراونەتەوە کە ئامادە بن ئاگادار بن کە تاقیکردنەوەکە فلان ڕۆژ لە فلان شوێنە ئاکرێت زائیدەنیش لە ئەکاونتی خۆمانە بەڵاومان کردوەوە کاتی تاقیکردنەوەکەیە چ شوێنێکە کەی ئەبێت و چۆن ئەبێت.
زۆر باشە جارێکی ببوورە جارێکی داوای لە بردنیان لەکەینەوە بەڕاستی بە حەقەت ئێمە شەرەوە نەتوانامان هەبوو زۆر باشە دەپرسێ ئەم کتێبە جۆرێکە لە ڕێنماییدان و هۆشیارکردنەوە بیرخستنەوەی گەنج و لاوانی مسلمان ئایا خەڵکانی دیکەش بە تایبەت کەسانێک کە پابند نین بە یاسا و ڕێنمایەکانی ئیسلام دەرگایان بۆ کراوەتەوە دەرگا ئاوەڵا بووە کە بۆ منە کچێکی سفور بۆ منە یا کوڕێکە هیچ پابندبوونێکی بە ئیسلامەوە نەبووە دەرگا بۆ ئەمانشتان ئاوەڵا کردو کە ئەمانیش بێن بەشدار بن و ئایا ڕێژەی ئەمانە بوونی هەبووە لە ناو بەشداربووانە ئەبێ لە تاقیکردنەوەی بۆمان دەرکەوە بزانین بەشداربوونیان بەشدار نەبوون بەڵام ئەو بانگەشەیە یاخود ئێمە ئەم شتە ئەخێنە بەردەسی خوێنەر تەنها مەبەستمان کەسێک نەکو ئاماژەم پێیا لە سەرەتاوە باوکو دایکی نوێشکردن و خۆشی گەنجێکی دامەزرا و بۆ نمونە مولتەزم بێت و پێوەست بە یاسا ڕێساکانی ئیسلام بە پێچوانەوە ئەسڵەن ئێمە زۆر پێمان خۆشترە بۆ ئەو گەنجانە بێت کە کەسێک نییە بە ڕێنماییەکی ئیسلامیانە ئامۆژگاریان بکات و دەستیان بگرێت و ڕێگە و سنووریان بۆ دانێ لە دەرگای ئێمە ئاوەڵایە کەی بیانەوێ ئێمە لە خزمەتیان نین ئەسڵەن بۆ ئەوان ئەولاترە ئەم جۆرە ئامۆژگاری و ئەم جۆرە ڕێنماییە ئیسلامی و زانستیانە بۆی زیاتر سوودمەند بن لێ زۆر باش ئەگەر ئەم پرۆژەیە بە تایبەت ئەمەیان کە هەستەکەم لەگەڵ لە چاو کتێب و پرۆژەکانی دیکەداش جۆرێک لە دەنگدانەوە و سەرکەوتنی پێوە دیارە ئینشاڵا کە سەرکەوتوژە بن ئەگە بۆ منە بەشداربوونێکی وایە بەشداربووانێکی زۆر و سەرکەوتنێکی بەرچاو باشی بەدەست دێنایەوە بەڵێنی ئەوە بە ئەندامان و بە بینەران بیسەران دەدەن کە بۆ منە لە داهاتوودا سێ مانگ جارێ لە وەرزێک کات تەنها جارێ بوونە کتێبێکی وا سوودمەند و پەروەردەییەوە پێشکەشی خەڵک بکەن بەدڵنیاییەوە ئامانجمان ئەوەیە ئێمە بۆ ئەوە دامەزراین بۆ ئەوە دروست بووین وەکو ئاماژەمانە یعنی گەورەترین کێشەی ئێمە کە بەردەوام بیری لێکەین و خەفەتی لێ خۆین ئاخر ناکرێ ئێمە سەرچاوەی هەموو ڕۆشنبیریەکی ئێمە شاشەی تەلەڤیزیۆن و مۆبایل و لاپتۆپ بێ ئەو هەموو کتێب و کتێبخانەیە باشە هەر تاکێک لێ ئێمە ئەبینی خەڵکێکمان ئەچێتە ئەوروپاویەتەوە خۆمان لێرە ئەبینین ئەوروپیەکان وا ئەژین وا ئەخوێنەوە ئەمە ئەکەن ئەی باشە ئێمە کێ دەستی گرتوین بەڕاستی بە خۆمان نەبچینەوە جارێکی تر لەگەڵ کتێبە ئاش بینەوە یعنی ئاش بوونەوەکە بە ئەم قسە تەقلیدیانە ئەوە نەڵین ئاش بینەوە لەگەڵ کتێبە و کتێبخانەکان بەم جۆرە ئینگلیز قسەیەکی دەڵێ گەر هەر کاتێ شاشەی تەلەڤیزیۆنەکەت لە کتێبخانەکەت گەورەتر بەوە کارەساتێکی گەورەیە بەدڵنیایەوە کارەساتێکی گەورەیە جا کتێبیشماندانا بە جوانی نەبێت ڕسمی لە پاڵا بگرین و سێلفی و ئەمانە بڵاویکەینەوە لە ئەکاونت و ئەوەکانی فەیسبووکە بەڕاستی خەڵک جارێکی تر واز لەوە بێنە بۆی نەخەڵەتێ بەڕاستی میلەتی ئێمە جارجار بۆ نمونە لە هەنێک کەناڵە ئەبینی ئەم خەڵکە کوێرانە وەسفی کۆمەڵێک کەناڵ و کۆمەڵە سایت و کۆمەڵە دەستگای ڕاگەاندنەکە نازانێ هۆکار چییە یعنی لە خۆی وەسفێکی عەجیبی ئەکا گەورەی ئەکا لە کاتێکە ئەگەر بێت و ئەم کەسە ئەم تاکە غێری شاشەی تەلەڤیزیۆن غێری شاشەی مۆبایل و لاپتۆپ و ئەوە لە شوێنێکی ترا بە دوای سەرچاوی ڕۆشنبیریە بگەڕێ بەڕاستی بەرچاوی ڕوونتر ئەبێ ئەگەر ببینی تاکە هۆکارێک کە با بڵێن ئێمەی کوردی والێک کردووە گەیشتونێتە ئەم قۆناغ و گەیشتونێتە ئەم سەردەمە کە بە هەموو کەسێک خۆش باوەڕین باوەڕەکەین هۆکارەکەی ئەوەیە نەبوونی ئاسی ڕۆشنبیریمانە بوونی یەکسەر چاوەی خۆ ڕۆشنبیرکردنە بەداخەوە بەڵام هیوادارم لە مەولا ئەم هەنگاوەی ئێمە و ڕێکخراوەکانی تریش و خەڵکی تریش و دایکان و باوکان مامۆسایان هەموو خەڵکێک گەنجان خۆیان خوێندکاران وا بکەن جارێ لەگەڵ کتێبا دەست و پەنجە نەرم بکەنەوە لەگەڵ کتێبا ئاشنا ببنەوە سەرچاوی ڕۆشنبیریان با کتێب بێت و داواش لە دەستگاکانی وەرگێڕان یعنی جێی خۆیەتی لێرەوە گلەیەک بکەین بەڕاستی ئەمە هەم گلەی خۆم و هەم گلەی ئەوانەیە کە قسە ئەکەین بەیەکەوە جارجار دانیشین باسی کتێب ئەەکەین تۆ کتێبێک لە بازار ئەبینی بەرگێکی جوان ناونیشانێکی جوان عاشقی ناونیشانەکەی ئەبی دەستی ئەی تۆ ئەیکڕی ئەیبێتەوە کە ئەیخوێنیتەوە لە بەش یەکەمە ئەتوانین بڵین لە بیزلاپەڕی یەکەمە ورەتە ڕوخێ تەرجەمە و وەرگێڕانێکی وا غەڵەت و وا سەقەت کراوە کە یان چۆنەڵی هەر تااقەتی خوێندنەوە نامێنێ داوا لە حکوومەتی شەکەن بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری لێرەوە کۆمەڵێک دەستگا بۆ چاودێریکردنی بڵاوکردنەوەی کتێب و وەرگێڕانی کتێبەکان دابنێت بۆی هەموو هەر کەسێک هەستایەوە لە جێی خۆیەوە زمانێک فێر بووە نێنێ کتێبێک بڵاوکاتەوە بە تەرجمەیەکی ساقەت وا بکە تۆ حەسکی کتێب بخوێنیتەوە بەڵام کە ئەچی بۆ خوێنەوەی کتێبەکە دەست پێەکەی تێرت ناکە چەند خاڵیە لەو هەڵە و کەم کورتی ڕێزمانی و داڕشتانی کە جەناب دەواست خۆشبەختانە یەکێکی تر لەوەی وای کرد لە من با بڵێن وەکو خۆم عاشقی خوێندنەوەی ئەم کتێبە بم زمانێکی کوردی پاراو یعنی با بڵێن ڕێخستن ڕستەکان بە شێوەیەکی جوان زۆر بە ڕێک و پێکی یعنی کوردیەکە کە ئەی خوێنیتەوە هیلاک نابی کە دەسی پێەکەی حەز ناکەی تەواوبی ئەزە تو کتێب هەیە تۆ کە دوو لاپەڕێ خوێنیتەوە هیلاکەبی سێ لاپەڕێ خوێنیتەوە هیلاکەبی بەس ئەم کتێبە چەند لەگەڵ یا بڕۆی خۆشحاڵتری ئاسوودەتری ئەو ڕستانش کە لە کتێبەکەیە مێشک بە ئاسانی یعنی مێشێکی با بڵێن ئەگەر ئاستێکی ئاواشی نەبێ ئەو مێشکە لە ڕووی خوێنەواری ئەوە
بە ئاسانی ڕستەکان تێگە بە ئاسانی لێکدانەوەکان وەرەگرێ لە کتێبەکە کراوە بە ئاسانی ئەو لێکدانەوە زانستیانی کە باسی ئەوەکەکەن با بڵین چاکی و خراپیەکانی ئەو ڕوانی و نەڕوانینانە بە شێوکی زۆر پارا و کوردیەکی پەتی جوان ئاماژەی مەسعود بەدەر لەم پرۆژە و خوێندنەوەیە پلان و بەرنامەی ترتان چییە بۆ داهاتوو کە جەناب وەکو بەرپرسی بەشی پرۆژە و پلان لە سەنتەری پەرپێدانی لاوانی کوردستان دایت تاوان پرۆژەمان هەیە بەڵام ئەتوانم بڵم بەداوای لێبوورنەوە ناکرێ باسیکەین چونکە بە حەقەت ڕێکخراوی تریش هەیە وەکو ئێمە با بڵین کاتێک ئێمە کۆمەڵێک پرۆژە گەڵاڵەکەین بەدڵنیاییەوە ئێستا کۆمەڵە پرۆژەی گەڵاڵەکرا و ئەتوانم بڵێم نووسراویشمانەیە لە سەنتەری پەرپێدانی لاوان بەڵام ئینشاءڵڵا چۆن بۆ ئەمە لە کاتی جێبەجێکردنی قسە ئەەکەین و باسی ئەەکەین لە داهاتووش ئینشاءڵڵا ئەگەر پرۆژانەمان کەوتنە بواری جێبەجێکردنەوە ئەگەر خەڵک هاوکارمان بێت ئەگەر خێرخوازان هاوکارمان من بەدڵنیاییەوە باسییانەکەین بۆیە بەداوای لێبوورنەوە ناتوانین بچینە ناوەڕۆکی ئەوەی کە پرۆژەکانی ئایندەمان هەمانن بەڵام ناکرێ باسییانکەین زۆر باش ماڵ مەسعود من شتێکی وام نامە کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە؟ کۆتا قسەم زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە بەشداریان کردووە داوای لێبوردنیش لەو بەڕێزانەی جارێکی تریش داوای لێبوردن لەو بەڕێزانەی کە ویستیانە بەشدار بن بەڵام بە حەسرەتەوە وەکو جەناب فەرمووت ناتوانن بەشدار بن جارێکی تر سپاس بۆ بەڕێز کاک یوسف محەممەد خاوەنی کۆمپانیای نەسیم ڕەوضا چونکە ئێمە ئەتوانین بڵین ئەگەر وعد و خەڵاتەکانی ئەو نەبوونایە لەوە نەئەچوو ئەو قەرەباڵغی و ئێمە ئەو جورئەتەمان نەبوو ئەو هەموو ڕێکلامە بۆ کتێبەکە بکەین بەڕاستی جارێکی سوپاسیانەکەین ڕوش ئەەکەمە هەموو کۆمپانیەکانی تێراوانەی حەج و عەمرە ئەگەر ئەوان بۆ نمونە بتوانن هاوکار بن خەڵات بۆ ئێمە دابینکەن ئێمە نەک وەرزانە وەرزی دوو جاریش ئەتوانین پرۆژەی لەم شێوەیە بانگەواز بۆ بکەین و جێبەجێ بکەین. زۆر سپاسان دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم میێدارم لە داهاتوودا خەڵکێکی بەرچاو و لە خوێنەران بەدەم پرۆژە و کارەکانتانەوە بێن. زۆر سپاس. بینەرانی بەڕێز خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عزیزی ئەمڕۆ لەگەڵ مامۆستا مەسعود سادی بەرپرسی بەشی پرۆژە و پلانی سەنتەری پەرپێدانی لاوانی باسمان لە گرنگی و بە دانانی ئەم کتێبە کرد لەلایەن سنتەرەکەەوە بۆ ئەوەی کە خوێنەران لە هەرێمی کوردستان بیخوێنەوە و خۆیان بپارێزن لەم کردەوەی کە ئیسلامی پیرۆز هەزارەها ساڵ بەر لە ئێستا ڕێنمایی و ئامۆژگاری بۆ شوێنکەوتوانی داوە کە خۆیان لە سیرکردنی حرام لە نەزەر و لە سیرکردنێکی نادروست بپارێزن. خۆی گەورە چاوەکانمان بپارێزێ و چاومان هەمیشە شتی جوان و گەشتبینانە ببینێ و دووربین لە بەڵاو لە ناڕەحەتی. زۆر سپاس بۆ ئێوە عزیز تا بە یەگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.